ڕێوڕەسمی جەژنی نەورۆز لە گوندی چەشمێر لە هەورامان. جەژنی نەورۆز لە گوندی چەشمێر لە کوردستان ڕووداوێکە کە لە نەوە بۆ نەوە بە میرات ماوەتەوە. ئەم جەژنە هەموو ساڵێک لە هەفتەی یەکەمی مانگی ڕەشەمە لە گوندی چەشمێر بەڕێوە دەچێت. ئەگەرچی بە تێپەڕبوونی ساڵەکان گۆڕانکاری لە فۆرم و پێک هاتەی ئەو جەژنەدا دروست بووە، بەڵام ناوەڕۆکەکەی لە کۆنەوە تا ئێستا هەمان هەڵپارکێ و ئاگرکردنەوە بووە بۆ دەربڕینی خۆشی و جەژنی نەورۆز. بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە گوندی چەشمێر دابوونەریتی تایبەتی خۆی هەیە کە لە ناوچەکانی تر جیاوازە. جەژنی نەورۆز لە گوندی چەشمێر لە ڕوانگەی خەڵکی ناوچەکەوە گرنگی و بەهای کولتوری و کۆمەڵایەتی زۆری هەیە. ئەم ڕێوڕەسمە نەک تەنها بە بۆنەی هاتنی وەرزی بەهار و جەژنی نەورۆز، بەڵکو وەک هێمایەک بۆ یەکگرتن لەگەڵ ژینگە و ڕۆحی مرۆڤایەتی سیر دەکرێت. سەرەڕای ئەو گۆڕانکاریانەی کە لە کات و لە شێوەی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکەدا پێک هاتووە، نەورۆز لە ئاوایی چەشمێر هێشتا وەک یەکێک لە گرنگترین ڕێوڕەسمە ناوچەییەکان دەمێنێتەوە. ئەم ڕێوڕەسمە نیشاندەری یەکگرتووی و یەکریزی کۆمەڵایەتی خەڵکی ئەم ناوچەیە. لەو کاتەوە کە پیاوان و ژنە بە تەمەنەکانی ئەم ئاواییە لە بیریانە، ڕێوڕەسمی نەورۆز لە چەشمێر بە شێوەی جیاواز بووە. لە ڕابردوودا پیاوان بە تایبەت گەنجان لە دوی ڕەشەمەوە دەچوونە دەشت و چیا، داری بەڕوویان لە سەربانەکان کەڵەکە دەکرد و لە ڕۆژی چوارشەممەدا بە داگیرساندنی ئاگر لە سەربانەکان هەموو پێکەوە هەڵدەپەڕین و ئاهەنگیان دەگێڕا. ئەم جەژنە بە بۆنەی چرۆکردنی دارەکان، توانەوەی بەفر لە زنجیرە چیاکان و دەستپێکردنی جوڵەی ئاو بووە و هێشتاش وەک هێمای گۆڕینی ساڵ و دەستپێکی نەورۆز دادەنرێت. هەڵپەڕکێ و خۆشی خەڵک، جلوبەرگی ڕەنگاوڕەنگی ژنان و کچان و سەمای کوردی جوانی جەژنەکە دوو ئەوەندە دەکات. لەم جەژنەدا بە پیشاندانی جلوبەرگ و مۆدێلی جیاواز، یەکگرتووی و هاوپشتی خەڵک نیشان دەدرێت. ئەم هەڵپەڕکێ و خۆشیە نیشاندەری یەکێتی و هاودڵیە کە بە گەرم و گوڕترین شێوە نمایش دەدرێت. میوانداری لە میوانانیش بەشێکی گرنگی ئەم جەژنەیە. لە هەر ماڵێکی چەشمێر دەرگا کراوەیە و خاوەن ماڵەکان بەڕێزەوە ڕاوەستاون و میوانەکان بۆ ماڵەکانیان بانکێش دەکەن. مەشخەڵی ئاگریش بەشێکی سەرنجڕاکێشی ئەم جەژنەیە. لە ناوەڕاستی مەیدانی هەڵپەڕکێی پیاوان گروپێکی 12 کەسی پێکهاتوو لە 6 ژن و 6 پیاو بە شێوەی نیوە مانگ بە ڕیزبەندی ڕەگەز سەرەتاژن دواتر پیاو لە دوای یەکتر بە مەشخەڵی کوژاوە بە مەودای 50 سانتیمتر لە یەکتر دەوەستن. 4 تا 5 خولەک بە هەلهەلە لە دەوری داری بەڕوو کە بە شێوەی پلیکانەی خانووی ناوچەکانی هەورامان لە ناوەڕاستی مەیدانەکەدا چەندراوە دەسوڕێنەوە. پیرەمێردێک مەشخەڵەکان ئاگدەدات و هەلهەلە و دەنگە دەنگ بەرپا دەبێت. موسیقا و دەنگی خۆشی پیاوان و ژنان لە ئاسماندا دەنگ دەداتەوە و ئاگر بڵێسەی بەرز دەبێتەوە. لە ساڵەکانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لەوەی کە ئەم ڕژیمە لەگەڵ هەر شتێک کە نیشانەی خۆشی و شادی خەڵکی پێوە دیار بێت دژمنایەتی کردووە. بەڕێوەچوونی ئەم ڕێوڕەسمە هەروەک ڕێوڕەسمەکانی نەورۆز لە ناوچەکانی تری کوردستان بەکردەوە ڕنگوبۆنێکی سیاسی بەخۆیەوە گرتووە. بەکارهێنانی جلوبەرگی سوور و ئاڵ و واڵای ڕەنگاوڕەنگ و جوان کە ڕێک بە پێچەوانەی فەرهەنگ و نەریتی حکوومەتی ئیسلامیە بەکردەوە ڕنگوبۆیەکی سیاسی بەخۆیەوە دەگرێت. ئەم ساڵیش ئاوایی چەشمێر پێشەنگی دەستپێکردنی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە هەموو کوردستان دەبێت. پیرۆز بێت نەورۆزی چەشمێر، بەرەو پیری نەورۆزێکی شکۆداری ڕەنگاوڕەنگ لە هەموو کوردستانی سەربەرز.
لرزان لرزان هو لرزانا شاية وهالفر ككولدانا لرزان لرزان هو لرزانا شاية